بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسولنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. دایکان و خوشکانی بەڕێز، سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەم لە خوای پەروەردگار داواکارم ئەم کۆڕ و کۆبوونەوەی کە گرێدراوە بتوانین ئینشاڵڵا ئەو ماوەیی کە ئەتوانین لە خزمەت جەنابتانە بین و بتوانین ئەو کۆڕ و کۆبوونەوەی کە بەو مەبەستەی کە گرێدراوە ئینشاڵڵا بتوانین بە هەموو لایەکمانەوە ئەو مەبەست و ئامانجە بەدەست بێنین و لە خوای پەروەردگار داواکارم کە ئینشاڵڵا ڕۆژوی مانگی ڕەمەزانی هەموو لایەکی قبوڵ کردبێ و خوای پەروەردگار پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە، بە تایبەتی ئێوەی بەڕێز کە لەم ڕۆژە هاوی نەگەرمەدا ڕێگەتان بڕیەوە و عەزیەتان کێشا و هاتوون بۆ ئەوەی کە ماوەیەک گوێ بگرین لە کۆمەڵێک وتە کە بتوانین هەموو لایەک ئینشاڵڵا هەم بۆ بەڕێستان هەم بۆ ئێمەش بتوانین سوود و قازانجی هەبێ بۆ هەموو لایەکتان. بەڕێزان، دیارە بابەتەکە لەبەرەوەی کە لە مانگی ڕەمەزان داین زیاتر حەزم کرد بابەتی وتارەکەم بریتی بێ لەوەی کە زیاتر حاڵەتێکی ئیمانی زیاتر بەخۆیەوە ببینێ بۆ ئەوی بتوانین هەمومان ئینشاڵڵا سوود و ئیسفادەیەکی زۆری لێ بکەین. دیارە خوشکانی بەڕێز، ئەبێ هەموو لایەک ئاگاداری ئەوە بین کە ئێمەی موسڵمان بە تایبەتی یعنی یەکێک لەو تایبەتمەندیانەی کە ئێمەی ئیسلامی هەمانە کە ئەوەیە بەڕاستی ئێمە جیاکەرەوەی ئێمە لە خەڵکی تر، جیاکەرەوەی ئێمە لە کەسانی تر بەڕاستی ئەوەیە کە ئێمە بریتین لەوەی کە پێمانەوترێ ئیسلامی، پێمانەوترێت ئەوەی کە ئێمە ئەبێ ئاگاداری ئەوە بین جگە لەوەی کە ناو عنوانێکی ئیسلاممان هەڵگرتووە بەڕاستی کۆمەڵێک شت کە ڕنگدانەوەی ئیسلامە پێویستەکە لە ناو ئێمەی خوشکاندا هەبێ. ئەویش ئەوەیە کە بەڕاستی هەمیشە جگە لەوەی کە ناو عنوانی ئیسلامیمان هەڵگرت بێ پێویستە ئێمە هەموو ئەو کار و ئەو شتانی کە لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێیەکەین سەرچاوەکەی لە ئیسلامەوە وەرگیرابێ. واتە نابێت بەس تەنها ناوە عنوانی ئیسلامیمان هەڵگرت بێ بەڵام لە هەمان کاتە لە ناوە ڕۆکدا زۆر پێچەوانە بین لەگەڵ بنەما ئەساسیەکانی ئیسلام و شەریعەتی خوادا، بەڵکو ئەبێت دەقا و دەق ئەو فەرموودە شیرینانەی خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کار و کردەوەیەکی ئێمەی موسڵماندا ڕەنگ بداتەوە. و حاڵەتێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئێمەی موسڵمان، ئێمەیەکی ئیسلامی کە پێمانەوترێ ئیسلامی و عنوانێکی ئیسلامیمان هەڵگرتووە، هەمیشە ئەبێت جگە لەوەی کە ئەخلاق و ڕەوشتمان لە ئیسلامەوە سەرچاوی گرتبێ ئەبێ بۆ حرەکەتیش بۆ ئیسلام بکەین، ئەبێ حرەکەت بۆ ئەو بکەین کە شەریعەتی خوای پەروەردگار لەسەر ئەم زەویەدا جێبەجێ بکرێ، ئەبێ هەر یەکەمان لە ئاستی خۆمانەوە و بە تایبەتی ئافرەتی موسڵمان کە ئەبێت زۆر بە یعنی بەو پەڕی بەرپرسیارەتیەوە هەستێت بەوەی کە بەرپرسیارەتێکی گەورەی لەسەر شانە. ئەو بەرپرسیارەتانەش و لەوانەیە دوو قات و سێ قات و چەند بەرامبەر ببێتەوە. ئافرەتی موسڵمان بەرپرسیارە بەرامبەر بە ماڵەکەی، ئافرەتی موسڵمان بەرپرسیارە بەرامبەر بە مناڵەکانی بە پەروەردەکردنی، چونکە ئێمە بزانین یعنی ئەگەر بمانەوێت چاکسازی بکەین گەورەترین چاکسازیەک بریتیە لە چاکسازی لە پەروەردەدا. ئێمە چۆن بتوانین نەوەیەکی دواڕۆژ پێ بگەێنین؟ دایک وەک نیشتیمان وایە، چۆن ئەم نیشتیمانە ئەتوانێ ڕۆڵەیەک پەروەردە بکات لە دواڕۆژدا میلەت و گەلەکەی لە ساییدا بحەسێتەوە. و لە هەمان کاتە بەرپرسیارە جگە لەوەی کە بەرپرسیارە بەرامبەر بە ماڵ و مناڵەکەی، بەرپرسیارە بەرامبەر بە خەڵک و کۆمەلگاکەی. یعنی ئێمە وا تەسەوڕ نەکەین هەر هاتوینەتە ئەم دنیایەوە بۆ کۆمەڵە شتێک کە ڕۆژانە جیاکەرەوەی ئەبێ ئێمەی ئیسلامی و موسڵمان بێ لە خەڵکی تر.
خەڵکی تر بە هەموو شێوازێک ژیانی خۆیان بە ڕۆتینات و بەو شتانەی کە بەیانی هەڵەسێنانە خوا و چاخوا و قاپ و قاچاق و سەراپای ئیشەکانی ڕۆژانە کە هەموو ئیشی ڕۆژانن بە تایبەتی ئیشی ئافرەت ڕۆژانە بە بەردەوامی دووبارە بێتەوە هەمووشی وەکو یەکە. ئەبێ ئافرەتی موسڵمان زۆر لەوە وشیارتر بێت کە ژیانی ڕۆژانی بەس بە کۆمەڵێک ڕۆتیناتی ڕۆژانەوە نەباتە سەر، بەڵکو ئەبێت وەکو باسم کرد بەرپرسیارەتیەکەی بەڕاستی ئەبێ بەرامبەر بە خەڵک و کۆمەلگاکەی بێ. ئەبێ ئافرەتی موسڵمان ئیش بۆ ئەوە بکات کە چۆن کۆمەلگاکەی خۆی بەختەوەر ئەکا، چۆن وا لە میلەتەکەیەکە، وا لە دەوروبەرەکەیەکە، وا لە ئافرەتانی دەور و پشتی خۆیەکە کە هەم بەختەوەری دنیایان بکات، هەم سەرفرازی دواڕۆژیان بکە. چونکە ئەبێ ئاگاداری ئەوە بین لە ڕۆژ ئێمە وەک موسڵمانێک ئیمانمان بەوە هەیە کە خوای پەروەردگار جگە لەم دنیایە دنیایەکی ترمان هەیە کە دنیای لێپرسینەوە پاداشت و سزایە. ئەبێت چۆن خۆمان ئەپارێزین بەرپرسیارەتی خۆمان و نەفسی خۆمانمان لە ئەستوایە، بە هەمان بەرپرسیارەتەوە بڕوانین بۆ دەوروبەرەکەشمان، دەوروبەرەکەمان وا لێ بکەین کە چۆن خۆمان ڕاستە ڕێگەی ئیسلاممان گرتووە، شریعەتی خوامان گرتووە، ئاوا دەوروبەرەکەشمان هەوڵ بدەین لە بە شریعەتی خوا ئاشنایان بکەین، وایان لێ بکەین کە بیان کەینە هاودەم و هاوڕێگەی خۆمان بۆ ڕێگەی ئیسلام. هەروەها ئافرەتی موسڵمان بەڕاستی بەرپرسیارە بەرامبەر بە هەموو ئەو واقعی کە ئێستا لەم ڕۆژگاری ئەمڕۆداتی ئەپەڕێ. ئەگەر ئێمە بەلایەکی ترا باسی بکەین، ئەو وەزعە سیاسیانەی کە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆدا ڕوبەڕووی ئەم میلەتە بۆتەوە، ئەو میلەتەی کە ئەمڕۆ تووشی قات و قڕی و تووشی نەبوونی و برسێتی بۆتەوە، ئەو میلەتەی کە ئەمڕۆ ئێمە لە هەرێمی کوردستاندا خەڵکی نان و قوتی لێبڕاوە، ئەو میلەتەی کە ئەمڕۆ خەڵکی احتیاجە بۆ تیکێنان. بەڕاستی ئافرەتی موسڵمان بەرپرسیارە بەرامبەر بە وەزعە، چونکە ئەبێ بزانێت لەوەی کە لە ناو ئەم کۆمەڵگەی ئێمەدا زۆرترین ڕێژە کە بتوانێت کاریگەری هەبێ بریتێ لە ئافرەتان لە ژنان. و لە ناو سەرجەم حیزبەکانی کوردستانیشە زۆربەی دەنگدەرانیان بە خۆشمانەوە بە کۆمەڵی ئیسلامیشەوە دەنگدەرەکانی بریتێ لە ئافرەت. بۆیە ئەبێ ئێوەی ئافرەت وشیارتر بن لەوەی کە چۆن بتوانن لە ڕێگەی دەنگەکانتانەوە کە لەوانەیە لە داهاتوێکی نزیکدا ئەوە بکرێت، بتوانن کاریگەریتان هەبێ لە گۆڕانکاری لە ساحەی سیاسیدا، بتوانن سیستمی سیاسی وڵات بە دەنگەکانی ئێوە ئەگۆڕێ. کەواتە پێویستەکە ئافرەتی موسڵمان زۆر وشیارانە لەگەڵ ئاستی بەرپرسیارەتیەکانی خۆیدا مامەڵە بکات، ڕۆژی بەسەردا نەڕوات. هەروەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر ئینسانی موسڵمان دوو کاتی وەکو یەکوا بوو ئەوە ئەو موسڵمانە دۆڕاوە. کەواتە ئەبێ ئێمە ئەمڕۆمان لە دوێنێمان باشتر بێ، دوێنێمان لە دوو ڕۆژی تر پێشتر باشتر بێ، ئەگەر نا ئینسانی موسڵمان بەڕاستی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ دۆڕاوە. حاڵەتێکی تر ئەوەیە کە ئێمە بابەتەکەی من کەرۆک و باسم کرد ئەوەیە کە وتم زیاتر لایەنێکی ئیمانی حەزەکەم ئێوەی ئافرەتی موسڵمان بەڕاستی شارەزا بن لەوەی کە ئێمە پێویستەکە کۆمەڵی ڕاستی ئیمانی هەمیشە لە مێشک و دڵ و دەرونی ئێمەدا ڕەنگ بداتەوە بۆ ئەوەی ئەو حاڵەتە ئیمانیە، ئەو ڕاستە ئیمانیانە، ئەو خاڵە جەوهەریانە ببێتە هاندەری ئافرەتی موسڵمان بەرەو ئیسلام حرەکەت بکە، کار و چالاکیەکانی بۆ ئیسلام و موسڵمانان بێ، هەمیشە لە خەیر دابژی. ئەویش ئەیکەم بە چەند خاڵێکەوە باسی ئەەکەم بۆ بەڕێستان کە لە چەند خاڵێکە کورتی ئەەکەینەوە بۆ بەڕێستان. یەکێک لەو خاڵە زۆر گرنگانە کە هاندەری ئافرەتی موسڵمانە محەڕێکی و داینەمۆی کار و چالاکیەکانی ڕۆژانەیە بریتە لەوەی کە ئەبێ ئافرەتی موسڵمان بزانێ خوای پەروەردگار بۆ تاقیکردنەوە هێناوێتە سەر ئەم دنیاە.
ئافرەتی مسلمان جگە لە ئافرەتی مسلمان بەڵام یعنی خوای پەروەردگار هەموو بەشەریەتی کە هێناوەتە سەر ئەم بوونە بۆ تاقیکردنەوە هێناوێتێ سەر ئەم ساحەی ژیانە بە مسلمان و بە کافرەوە. بەڵام کارۆک و باسم کرد ئێمەی مسلمان و ئێمەی ئیسلامی ئەبێت تایبەتمەندی ئێمە جیاواز بێ لە خەڵکی تر. یەکێک لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە هەمیشە ئەبێ ئێمە ئەم ڕاستیە لە مێشکمانە ڕنگ بداتەوە کە ئێمە خوای پەروەردگار بۆ تاقیکردنەوە هێناوینێتە ئەم بود. خوای گەورە فەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. ئەفەرمێ ئێمە کاتێ خەڵقی مردن و ژیان و مردنمان داوە لەسەر ئەم زەویە واتە هەم ژیانەکە کە لە دنیادا ئەژین هەم ئەو مردنەشی کە خوای پەروەردگار هەموو نەفسێک کە چۆن خوای پەروەردگار خۆی فەرمێ كل نفس ذائقة الموت هەموو بوونەوەرێکە بێ مردن بچێژێ ئەوەی کە هاتوێتە سەر ئەم ژیانە کەواتە بەو شێوازە خوای پەروەردگار ئەم مردن و ژیانەی کردوتە تاقیکردنەوە و ئیمتیحانێک بۆ بەشەرەکان بۆ ئینسانەکان تاوکو بزانێ لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا تا تاقییان بکاتەوە بزانێ کێ چاکترین کردەوە کێ جوانترین و عەمەلی ساڵح ئەنجامایە بۆ خوای پەروەردگار. کەواتە خوشکینە ئەبێ ئێمە هەمیشە ئەم ڕاستیە لە مێشکمانە دووبارە ببێتەوە کە ئێمە خوای پەروەردگار بۆ تاقیکردنەوەی هێناوینی مدەتێکی کەم لەسەر ئەم زەویە ئەژین بەڵام ئەو وەسائلانەی کە خوای پەروەردگار بۆ ئەوەی کە ئێمە ژیان لەسەر ئەم زەویە بەردەوام بێ مەسەلەی زەواجە مەسەلەی خزمەتیە مەسەلەی منداڵبوونە مەسەلەی هەر شتێکە لەم ژیانە کە مرۆڤەکان و ئەو عەلاقاتە ئیجتیماعی و سیاسی و هەموو ئەم شتانە خوای پەروەردگار ئەمانەی هەموو بۆ تاقیکردنەوەی مرۆڤەکان هێناوەتە بوون بۆی بزانێت کێ چاکترین کردەوە بۆ خوای پەروەردگار ئەنجامەدا. ڕاستیەکی تر ئەوەیە کە پێویستەکە ئێمە ئاگاداری بین ئەویش ئەوەیە ئەبێت ئێمەی ئافرەتی مسلمان کە ئیمانمان بەخوا کە باوەڕمان بەوە هەبوو کە خوا بۆ تاقیکردنەوە ناردوینی ئەبێ یەکێک لە جیاکەرەوەی ئێمە لە خەڵکی تر هەمیشە هەوڵ بدەین ئیمان و عەقیدەیەکی بەهێز و پتەومان هەبێ بەخوای پەروەردگار ئیمان و عەقیدەیەکی بەهێزمان هەبێ بەرامبەر بە شەریعەتی خوا. خەڵکانێک کە دوژمنی ئیسلام و خوان خەڵکانێک کە دوژمنی دینی خوان گومان نەخەنە دڵمانەوە زەلزەلە بخەنە ئیمانەکەمانەوە بەڵکو ئەبێ ئێمە بە ئیمانێکی پتەوەوە حرەکەت بکەین و ژیانی خۆمان بەرینە سەر هەروەکو چۆن خوای پەروەردگار خۆیە فەرمێ ئەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون ئەفەرمێ خوای پەروەردگار هەمیشە ئەو کەسانەی ئیماندارن لە دنیادا خوای پەروەردگار سەرکەوتویانەکە و سەرفرازی دنیا و دوا ڕۆژیانەکە هەمیشە بەختەوەری دنیا بین سەرفرازی دوا ڕۆژە بین بەو ئیمان و عەقیدە ئیسلامیە جوانەی کە ئێمە هەمانە. ئەها تۆ تەماشای کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ من سەیرم لێ دێت لە حاڵی مسلمان کاتێک ئەفەرمێ کاتێ تووشی ناڕەحەتیەکە بێ تووشی زەرەر و زیانێکی مادی و معنەوی و مالی ئەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەم مسلمانە سەبر ئەگرێ و کاتێک کە تووشی خۆشی و بەختەوەری دنیا ئەبێ ئەفەرمێ شکر و سوپاسی پەروەردگاری ئەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری لێدێ کەوابێت ئافرەتی مسلمان بە بۆنەی ئیمانەکەیەوە هەمیشە لە ژیانە بە بەختەوەری ئەژی. کاتێک کە تووشی نەبوونیەکە بێ ناڕەحەت نابێ بەوەی ئیمان و عەقیدەی بەخوا هەیە کە ڕزق و ڕۆزی لە لای خوای پەروەردگارە. کاتێک کە تووشی زەرەرێکی جسمی و نەخۆشی و هەر حاڵەتێکی ناڕەحەتی کە ڕوبەڕووی تەندروستیە بێتەوە بیرەکاتەوە خوای پەروەردگار هەموو تەقدیراتی ئەم کەونە بەدەست ڕەب العالەمینە بۆیە ناڕەحەت نابێ بە تاقیکردنەوەی خوای ئەزانێ کاتێ ناڕەحەتی تووشە بێت تاقیکردنەوەی خوایە و سەبری لەسەرەگرێ کاتێک کە ناز و نعمەتی بەسەرا ئەڕژرێ
هەر تاقیکردنەوەی خوای پەروەردگارە و بەڵام بە پێچەوانەوە شکری خوای لەسەر ئەکا. کەواتە ئێمەی موسڵمان جیاکەرەوەی ئێمەی موسڵمان لە خەڵکی تر ئەبێت بەوە بێت کە ئێمە لە ڕووی ئیمانیەوە ئیمانێکی بەهێزمان هەبێ بەو بنەما سابتانەی کە ئیسلام دایناوە، ئیمان و باوەڕ و عەقیدەیەکی تەواومان هەبێ بەو شەشپایی کە خوای پەروەردگار باسی ئەکا لە قورئان و فەرموودەدا کە بۆ ئێمە ئیمان بەخوا بوون. هەروە ئەوە نییە ئینسان بەدەم بڵێ ئیمانم بەخوا هەبێ، هەروە بەدەم نابێ بڵێ ئیمانم بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەبێ ئەو فەرمودانەی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کار و کردەوەی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە. ئەمە ئیمانی بەهێزە. خاڵێکی تر ئەویش ئەوەیە بەڕاستی لەگەڵ بوونی ئیمانی بەهێزدا ئێمە زۆر زەرورە کە تەقوا و خۆپارێزیمان هەبێ لە شتێک لە هەموو ئەو سنوورانەی کە خوای پەروەردگار بۆی داناوین. خوای پەروەردگار کۆمەڵە سنووری بۆ داناوین کە نابێ بیبەزێنین. ئافرەتی موسڵمان نابێ ئەبێ بزانێ ئافرەتی موسڵمان ژینگەی ئافرەتی موسڵمان جیاوازە لە ئافرەتێکی عەلمانی. ئافرەتی موسڵمان شوێنکەوتەی شەریعەتەکەی خوایە و ئەبێ ملتەزم بێ بەو ئەمر و فەرمانانەی کە خوا فەرمانی پێکا، نەک بە پێچەوانەوە، نەک وەک ئافرەتێکی عەلمانی هەمیشە شوێن هەوا و ئارەزوو و نەفسی خۆی بکەوێ، هەمیشە هەوڵ بدا کامە نەفسی خۆی پێی خۆشە ئیتر شەریعەت هیچ باشی نییە بەوەی کە شەریعەتی خوا پێشێ لە کایان نایکە. بۆیە ئەبێت ئێمە بەڕاستی لە سنوورەکانی خوای پەروەردگار هەمیشە خۆپارێزی بکەین، هەمیشە ئەوەی حرامە لێی دوور بکەینەوە، هەمیشە ئەوەی کە خوای پەروەردگار فەرمان ئەکا پێمان ئێمە ئەمرەکانی خوای پەروەردگار جێبەجێ بکەین. بۆیە ئەمەشە ئەو تەقوایی کە خوای پەروەردگار ئینسانی موسڵمان. تەقوا چییە؟ تەقوا ئەوەیە ئەمرەکانی خوا جێبەجێکەی دوورکەویتەوە لەو حرامانەی کە خوا قەدەغەی کردووە لەسەرت، کە خوای پەروەردگار قەدەغەی کردووە ئەبێت تۆ دوور بکەویتەوە. ئەبێ هەر هەنگاوێکت نا هەر کار و کردەوەیەکت کرد سەیری شەریعەتی خوا بکە، بزانە وەڵامی شەریعەت چییە بۆ ئەو پرسیارانە، بۆ ئەو هەڵس و کەوتانەی تۆ لە ڕووی شەریعەتەوە بێت چۆن بێ، لە جلوبەرگە، لە هەڵس و کەوتە، لە مامەڵەکردن تا لەگەڵ دەوروبەرتە، لە ناو وەزیفە و دەوام و دائیرەکەتە، لەگەڵ خێزان و ماڵ و منداڵتە، لەگەڵ کەس و کارتە، لە عەلاقە ئیجتیماعیەکانتە، لە عەلاقاتە سیاسیەکانتە، لەو پەیوەندیانەی کە پەیوەندی دارایین. خوای پەروەردگار چه فەرمانە بە تۆکە ئەبێ ئەوە جێبەجێکەوە داوای چیشت لێ ئەکات کە دوورکەویتەوە لێ ئەبێ دوورکەویتەوە لێ. ئەوە تا خوای پەروەردگار هەر کاتێک مرۆڤەکان کە تەخوای خوایان بوو، خوای پەروەردگار ئەبەم شێوازە وەصفی تەقوا دارەکانەکە ئەفەرمێ ئەلا ئین ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون. خوای پەروەردگار فەرمێ کەسانێک کە زۆر نزیک و ئەولیای خوان کە خۆیان یەکلا کردوێتەوە بۆ خوا، ئەمانە لە دنیادا نە ناڕەحەت و تووشی خەم و خەفەتە بن، نە ئەشترسن. کەواتە لە دنیادا ئێمە ئیماندار ئەگەر ئیمانێکی بەهێزمان هەبێ ئەبێ جگە لە خوای پەروەردگار ئێمە بزانین هەموو شتێک، هەموو مسقالە زەڕێش کار لەم دنیادا ڕووبدات خوای پەروەردگار ئاگادارە و چاو دێرە بەسەریەوە. ئیتر ئەبێ ئێمە لە چ شتێک بترسین. بۆیە هەمیشە ئەم کەسانە تووشی خەفەت و ترس و نائارامی و دوودڵی نابن، ئەوانەی کە نزیکن لە خواوە. ئەمە ئەوانەشن چێن ئەوانە کە ئەم حاڵەتیان تایە کە نزیکن لە خواوە، ئەوانن الذین ئامنوا، ئەوانن کە ئیمانێکی بەهێز و پتەویان هەیە بە خوای پەروەردگار، وەکانوا یەتەقون، و ئەوانەی کە هەمیشە تەقوا پارێزیەکەن، هەمیشە سنوورەکانی خوای پەروەردگار ئەپارێزن. بۆیە ئەبێت ئێمەی موسڵمان خۆپارێزیمان هەبێت، چونکە ئاگاداری ئەوە بین شەیطان هەمیشە لە کەمیندایە بۆ ئینسان کە هەوڵ ئەدا دایمەن فەرزەکان، ئەوانەی کە
فەرزی خوایە لەسەر شانی مرۆڤەکان فەرزەکانی پێ بچوێنێ و لە هەمان کاتیشە قەدەغەکانی خوای پەروەردگاریش کە قەدەغەی کردووە لەسەری بێت بیشکێنێ پێی بۆیە ئەبێ ئاگاداری ئەوە بین کە خوای پەروەردگار شەیطانی بە دوژمنی سەرەکی بەرامبەر بە مسلمانی داناوە کە خوای پەروەردگارە فەرمێ ئین الشەیطانە لەکم عەدوٌ مبین شەیطان بێگومان دوژمنێکی سەرسەختی ئێوەیە ئیتر خوشکینە ئەم شەیطانە وەسوەس بە طەریقەیەکی بنراوە تۆی بینی ڕەفیقێکە هاوڵێکی شەیطانەیە تۆ لە ڕێگە دەرەکە یاخود وەسوەسە و خوتورەیەکە کە بەدڵتایەت بۆ ئەوی فەرزەکانی خوات پێ بچوێنێ بۆ ئەوی قەدەغەکراوەکانی خوات پێ بشکێنێ ئەمە ئەبێ ئێمە بزانین زۆر ئاگاداری ئەوە بین کە ئەم حاڵەتە خۆمان بپارێزین و داوا لە خوای پەروەردگار بکەین کە خۆی کۆمەک و یارمەتی دەرمان بێ خاڵی چوارهەم جگە لەوەی کە باسمان کرد ئیمان و تەقوا ئافرەتی مسلمان ئەبێ خاوەن ئەخلاقی بەرز و ڕەوشتی جوان بێت ئەبێ خاوەنی ئەخلاقی بەرز بێ لە ناو کۆمەڵگەدا ئەبێ خەڵکی جیای بکاتەوە کە ئافرەتێکی باڵا پۆش هەمیشە زۆر ئاگاداری بێ ئاگاداری عەقیدە و بیر و باوەڕەکەی بێت چونکە بە ئەخلاقە بەرزەکانی چونکە خەڵکی لە تۆ سەیری مسلمان و ئیسلامەکەن ئەڵێن ئەها فڵان ئافرەتە باڵا پۆشەیە کە فڵان مەسەلا ڕەوشتی ناجۆری تایە کە نەدەبوو ئەوەی تیا بێ فڵان ڕەوشتی تیادایە کە بێز لێ براوەیە بۆیە ئەبێت ئافرەتی مسلمان هەڵگری ئەخلاق و ڕەوشتی ئیسلامی بێ و هەمیشە بە ئەخلاقی جیا بکرێتەوە لەگەڵ خەڵکی تردا لەگەڵ ئەو کەسانەیە کە لەگەڵیدا کار ئەکەن لەگەڵ ئەو ڕەفیقانەیدا کە لە قوتابخانە و شوێنە گشتەکاندا لەگەڵیدان بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبینین خوای پەروەردگار وەصفی ئەکا ئەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەفەرمێ خوای پەروەردگار ئەی پێغەمبەری خوا ئێمە تۆمان ناردووە بۆ ئەوەی ببیت بە ڕەحمەت بۆ هەموو خەڵکی بۆ مسلمان و غەیری مسلمان بۆ دەوروبەرەکەت بۆ هەموو ئەوانەی کە لە ژیاندا لەگەڵیان نایت هەتا بۆ بێگیانەکان ئەبینین کە کاتێ سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەخوێنینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەزەیی بە بێزمان داهاتوەتەوە چجا ئەوەی کە بەزەیی بە مسلمانێک داهات بێتەوە بەزەیی بە کافر داهاتوەتەوە هەمیشە هەوڵیاوە لە دوعاکانی دا بڵێ خوایە هیدایەتی قەومەکەم بەی طبعا هیدایەت ئەوە بۆ کە قەومەکەی نامسلمان بوون بۆیە ئەمانە ئەبێ ئێمە ئافرەتی مسلمانیش بە هەمان شێوە هەوڵ بدەین ئەو ئەخلاقەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئێمەشدا ڕەنگ بداتەوە ئێمە ئافرەتێکی باڵاپۆش نەبین بەبار بەسەر ئیسلامەوە چونکە کاتێ تۆ ڕەوشتێکی ناجۆر و ناشرین ئەنجام بدەی خەڵکی ئیسلامی لە بەرچاوەکەوێ بەو لە بەرچاوکردنی ئیسلام یعنی تۆ ئەبی تەمای دوورکەوتنەوەی خەڵک لە ئیسلام ئەبێت تۆ ئاکار و ڕەوشتت جوان بێ ئەبێت تۆ خەڵکی ڕەوشتی جوانت لێ ببینن لە عەلاقاتە ئیجتیماعیەکەدا کاندا ئەبێ خەڵکی بزانن ئافرەتی باڵاپۆش دڵت نەرمە ئافرەتی باڵاپۆش ڕقین لە دڵ نییە ئافرەتی باڵاپۆش کەسێکی ڕووخۆش و ئافرەتی باڵاپۆش کەسێکی دەستپاک و ئەمینە ئافرەتی باڵاپۆش داوێن پاکە ئافرەتی باڵاپۆش ناچێتە خەڵوەتەوە ناچێتە ئەوەی کە لەگەڵ کەسێکی نامەحرەمدا بە تەنها دانیشێ و بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆدا یەکێ لەو تاقیکردنەوە سەرسەختانە کە ڕوبەڕووی ئەم ئومەتەی ئیسلامیە بۆتەوە ئەم مەسەلەی ئەنتەرنێت و فەیسبوک و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەیە کە ئەبینین زۆر یعنی کێشەمان بینیوە لە دادگاکاندا زۆربەی زۆری کێشەکان بەهۆی ئەو ئامێرە ئەلکترۆنیانیەوە دروستە بێ لە ناو دادگاکاندا ژن و مێردە جیا بێتەوە سەیرەکەی خیانەتە ژنە خیانەتە لە پیاوەکەیەکە لە ڕێگەی فەیسبوک و ئەنتەرنێتەوە پیاوە بە هەمان شێوە کچێکە خیانەتەکە لە دایک و باوکی جاری وایە ئەم کچەم لەوانەیە بەو پەڕی ئەمانەتەوە بەو پەڕی سیقە و متمانەوە دایک و باوکی
مۆبایلێکی پێ بدەن و خەتێکی ئەنتەرنێتی پێ بدەن بەڵام دوجار ئەبینی هەم خۆشی گوناهبارەکە هەم دایک و باوکیشی گوناهبارەکە بەچی بەوەیش سەیرەکەی یعنی خەڵوەتی فەیسبوک لە خەڵوەتە ئاساییەکە زۆر خەتەرترە ئێمە وا نەزانین تێکەڵی لەوانەیە تۆ بترسی لەوەی کە تێکەڵیەک لە شوێنێکە ئەگەر بە تەنهابی بڵێ لەوانەیە ئێستایەکێ بێ بەسەرمانە بەڵام لە ڕێگەی فەیسبوکەوە ئەو ترسەشت نییە بە تاقی تەنیا لەگەڵ مەسەلە کەسێکە قسەئەکە پیاوێ ئافرەتێ لەگەڵ یەکا قساکەن تا بەیانی سەیرەکەی بە ئەنواوەشکاڵ لەوانەیە زۆربەتانە و کێشانتان بیست بێ لێرە و لەوێ بۆیە ئافرەتی مسلمان هەروەکو باسم کرد جگە لەوەی کە ئیمانێکی بەهێزیە بێ جگە لەوەی کە تەقوایەکی گەورەی خاوەن تەقوایەکی گەورە بێ و خۆپارێز بێ ئەبێ ئەخلاق و ڕەوشتی جوان بێ زۆر جێی داخە خەڵکی هەڕەشە بکە لە ئافرەتێکی مسلمان لە بە ڕێگەی ئەنتەرنێت بڵێ ئەگەر فڵان شت و فڵان شت دەست دینم نەبیت من فڵان شتت بڵاوەکەمەوە ئەمە ئەخلاقی ئافرەتی مسلمان نییە سوپاس بۆ خوا هەمیشە ئافرەتە بەڵا پۆشەکانیش بە ڕێژەیەکی کەم لەم حاڵەتانە تێوە ئەگلێن بۆ چونکە ئافرەتی مسلمان باوەڕی بەخوا هەیە کە ئەو شتانەی کە خوای پەروەردگار ئەمری پێکردووە بێت جێبەجێکە ئەوەی قەدەغەکراوی خوایە نابێ بیشکێنێ خاڵێکی تر ئەوەیە کە دەبێت بەڕاستی ئافرەتی مسلمان هەوڵ بدا لە ناو کۆمەڵگاکەیدا ئاشتی بڵاو بکاتەوە ئاشتی بەچی ئەبێ بەوەی من لە ماڵێکدام لەگەڵ خوشک و دایک و باوک و کەس و کارمدا هەمیشە خوشکانە و یەک ڕیزانە لەگەڵیانە تەعامل کەم ئەبێ لە کارەکەتە لەگەڵ هاوڕێکان و هاوپیشەکاندا هەوڵ بدەی ئافرەتێکی نمونەیی بی یعنی ئافرەتێک نەبی وەکو ئەوەی کە خەڵکی ئەو ئاەتەی خوای پەروەردگار کە خۆی ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە خوای پەروەردگار ئەفەرمێ بێگومان بڕواداران خوشک و برای یەکترین خوای پەروەردگار بە لەفزی خوای پەروەردگار بە کەلامی خوا تاکید لەمە ئەکاتەوە بەڵام ئەگەر ئێمە پێچەوانەی ئەم حاڵەتە بینەوە لەگەڵ خوشکە مسلمانەکانماندا قینە لە دڵ و چینە لە دڵ و ڕق و بغز و هەرچی خراپەیە غەیبەتی بکەین کەواتە کوا ئەو ئاەتەی کە ئێمە خوای پەروەردگار وا پێمانە فەرمێ کە ئێوە بە تاکید خوشک و برای یەکترین بۆیە پێویستەکە ئێمەی خوشکان لە ناو یەکدا یەک ڕیزی خۆمان بپارێزین و خاوەنی ئەوە بین یەکترمان خۆش بێ و دەستبارگری یەکتری بین و هەمیشە حەز بەوە بکەین ئێمە وەک مسلمان چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئیمان ئەوەیە کە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه بەڕاستی خوای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە هەتا ئەوەی کە بۆ برا مسلمانەکەی ئەوەی کە بۆ خۆی پێخۆشە بۆ برا مسلمانەکەی پێخۆش بێ یعنی بۆ برا مسلمانەکەی لە پێش خۆیدا پێی خۆش بێ کەواتە پێویستەکە ئێمە ئاگاداری ئەمەش بین یەک ڕیزی خۆمان ڕێکخەین و هەوڵ بدەین هەمیشە حەز بە خۆشی و بەختەوەری و ساغ و سەلامەتی یەکتری بکەین و لە ژیاندا بۆ خوشک و برای مسلمان بژین و ناڕەحەتیان نەکەین بە قسەکانمان بە گفتارەکانمان بە هەڵسو کەوتەکانمان بە مامەڵەکانمان خاڵێکی تر ئەبێت ئافرەتی مسلمان هەمیشە هەست بکات بەوەی کە هەست بەکەم و کوڕی بکە لە شتەکانی خۆیدا و نەزانین ئێمە کە سەرپۆشێکمان یا بەسەرمانە یان نوێژەکانمان کرد یان ڕۆژەکانمان کرد ئیتر وا تەسەوور بکەین هەموو شتێکمان تەواوە هەمیشە لە ناخی خۆمانە هەست بەکەم و کوڕی بکەین بۆچی بۆ ئەوەی زیاتر هەنگاو بنێن بەرەو باشە و چاکەکردن یعنی لە خۆمان ڕازی نەبین بۆ ئەعمال و کردەوانێک کە ئێمە ئەیکەین هەمیشە طموحی عملی صالحمان زیاتر تیا بێت بۆ چی بۆ ئەوەی زیاتر لە خوای پەروەردگار نزیک بینەوە تا لە خوا نزیک بیتەوە خوا بە ئەندازەی ئەو نزیکیەت خوای پەروەردگار بەرەو ڕووی تۆ دێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ خوای پەروەردگار ئەفەرمێ ئەگەر تۆی بەندەکەم بە ئەندازەی بستێک بێ بەرەو ڕووی من بە ئەندازەی شاباڵێک دێم بەرەو ڕوود ئەگەر تۆ بە هێواشی بێ بە ڕۆشتنەوە بێ بۆ لای من بە هەڕوەڵە و بەڕاکردنەوە دێم بۆلات
کەوابێت بە ئەندازەی نزیکیمان لە خوای پەروەردگارەوە خوای پەروەردگار کارەکانمان بۆ ئاسانەکە خوای پەروەردگار ئیخلاسمان پێ ئەدا ئیخلاس ناوەڕۆکی هەموو کار و کردەوەکانمانە کە ئینسان ئیخلاسی نەبوو بۆ خوای پەروەردگار دڵسۆزی نەبوو بۆ خوای پەروەردگار دڵسۆز نەبوو بە کار و پیشەکەی بۆ خۆی و خەڵک و مسلمانان بەڕاستی بەرچاوی لێڵ ئەبێ هەمیشە ڕاستیەکان نابینێ بەڵام خاڵێکی تر لەوەی کە ئێمە هەست بەکەم و کوڕی بکەین گرنگتر پێچەوانەتر لەوە ئەوەیە کە بەڕاستی نابێ ئێمە نائومێدیش بین لە ڕەحمی خوای پەروەردگار خوای پەروەردگار شەیطان هەمیشە وا لە مرۆڤەکانەکە نائومێدیانەکە لە کاتی هەڵە و تاواندا هەموو کەسێک تووشی کەم تەرخەمی و کەم و کوڕی دەبێ هەموو کەسێک تووشی هەڵە و تاوان و گوناه ئەبێ بەڵام ناومێد نەبین لە خوای پەروەردگار کە خوا لە گوناهمان خۆش نابێ بەردەوام نەبین لەسەر گوناهەکانمان هەر بەردەوام بین و هەر دووبارێکینەوە بڵێن خۆ کردومانە جارێ بە هەر بیکەین جارێ بە هەر بیکەین خوا لێمان خۆش نابێت لەو لەحزەیە کە هاتە دڵتەوە ئەمە تاوانە و خوا پێی ناخۆشە بۆیە ئەبێت هەروەکو باسم کرد شەیطان لەو ڕێگەوێت نائومێدت ئەکا لەو کار و لەو تاوانانەی کە کردوتە لە کاتی کردەوەکان تا نائومێد تەکا بەرامبەر بەخوا وە لە هەمان کاتیشە لە کار و کردەوە چاکەکانیشە بە پێچەوانەوە مەغرور تەکا بۆیە من ئەو خاڵم بە گرنگ زانی کە هەردووکیان بین لە یەک کەواتە ئافرەتی مسلمان ئەبێت کردەوەکە هەمیشە هەست بەکەم و کوڕی بکات ئەگەر کاتێک کار و کردەوەیەکی ساڵحت ئەنجامدا شەیطان مەغرورت نەکە بەو کردەوە چاکانە ئەگەر سەدەقەیەک بکەی و بزانی لە دنیای تر هیچ نەماوە بۆ خوای بکەیت و مەغرورت کا و لە ناو خەڵکە باسی بکەیتەوە و فڵان چاکەم لەگەڵ ئەوا کرد و واو لێکا شەیطان پێت هەڵبخلیسکێنێ کە بە جۆرێک بێت کە کردەوەکانت هەمووی بەبا بدە یاخود جاری وا هەیە لە ڕێگەیەکی ترەوە بۆتە ڕوا بە حەسوودی بێت بۆت ئەڕوا سەیرەکەی لە کاتی کردەوەکانتە هەستەکەی کەم و کوڕێک لە تۆ هەیە لە ماڵ لە داراییە شەیطانیەت حەسوودیە خاتە ناو دڵەکەتەوە من بۆ نیمە و فڵان کەس بۆ هەیەتی خوا پەنابە ئەمانە بەدەست خوای ڕەب العالەمینە ها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیاکم الحەسەد فإن الحەسەد یأکل الحەسەنات كما تأكل نار الحطب ئەفەرمێت ئاگادار بن وریابن لەوەی کە ئێوە ئامان وەکو چۆنەڵێ یەکێ لە بسەڵاحی کوردی خۆمانەڵێ ئامان ئاگاتان لە حەسوودی بێ ئەفەرمێت چونکە حەسوودی کردەوەکانتان ئەسووتێنێ کردەوە چاکەکانتان ئەسووتێنێ وەکو چۆن دارێک کە گڕی پێوەنێ ئەبێ بە خۆڵەمێش ئاوا بێکردەوە ئەمێننەوە کەواتە ئافرەتی مسلمان ئەبێ هەمیشە بەو جۆرە بێ کە خوای پەروەردگار لێ ڕازیە و ئەوەش بەچی ئەبێ بەوە ئەبێ کە هەوڵی ئەوە بدا کە خۆی نزیک بخاتەوە لە خوای پەروەردگار تا خوای پەروەردگار خۆی سەرپەرشتی هەموو کار و کردەوەیەکی بکە خاڵێکی تر ئەوەیە کە ئەبێت ئافرەتی مسلمان بەڕاستی هەمیشە متمانە و باوەڕی بەخۆی هەبێ وا نەزانێت کەسێکی بەزیوە هەمیشە خۆی بەکەم نەزانێت لە ناو کۆمەڵگادا کە کاتێ بە باڵاپۆشیەکەیەوە ئەچێتە دەرەوە بزانێت تاجێکی گەورە کە بە هیچ کەسێک نەدراوە بەسەر سەری ئەمەوەیە کە بریتێ لە باڵاپۆشیەکەی و بریتێ لەو ئیمان و عەقیدەیەیە هەمیشە لە ئاستی ئافرەتێکی دوور لە خوا خۆ بەکەم مەزانە متمانەت بە خۆت هەبێ باوەڕت بە خۆت هەبێ هەوڵی ئەوە بدە کە هەمیشە خۆت وا لێ مەکە کە خۆت بە هیچ بزانی چونکە هەر کەسێ خۆی بە هیچ بزانێ کۆتا جار دەبێ بە هیچ هەم خۆی لە دەستەدا هەم ئیمان و عەقیدەکەی لە دەست ئەدا بۆیە پێویستە ئافرەتی مسلمان متمانەی بە خۆی هەبێ کە ئەتوانێ هەم لە خۆیدا هەم لە دەوروبەرەکەیدا هەم لە ناو کۆمەڵگادا ئەتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکە و ئەوەش بزانین کە ئافرەتی باڵاپۆش لە ناو کۆمەڵگەدا هەمیشە ڕێز لێ گیراوە
بەڵام بەو مەرجەی وەکو لە پێشەوە باسم کرد هەڵەی ئافرەتێکی باڵاپۆش لە ناو کۆمەڵگاتە دووقات و سێقات دیارە دووقات و سێقات ئەبێت بەبار بەسەر ئیسلامەوە بۆیە کە ئێمە دەستمان کرد بە ئەخلاق و ڕەوشتی ئیسلامی خۆمانەوە بزانین کە لە ناو خەڵکدا زۆر سەربەرزین زۆر قسە ڕۆشتوین زۆر ئەتوارین خزمەت بکەین بە کۆمەڵگا هەرنا خەڵکی بە باڵاپۆشەکەی ئێمە لە تاوان دوور ئەکەوێتەوە بۆیە بەڕاستی ئەبێ هەمیشە هەوڵی ئەوە بین کە متمانەی تاو بە خۆمان هەبێت جا خوشکانی بەڕێز پێش من لە کۆتایی وتەکەمدا یعنی بەڕاستی ئەوە بە گرنگ ئەزانم کە ئێمەی ئافرەتی مسلمان لەو ئومەتە ئیسلامین کە خوای پەروەردگار ئەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس يأمرون بالمعروف وينهون عن المنكر خوای پەروەردگار بە ئومەتی ئیسلامی ئەڵێ ئێوە چاکترین ئومەت و هەڵبژێردراوی خوای پەروەردگارن بەچی بەوەی ئەمر بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن کەواتە ئەبێت ئافرەتی مسلمان بۆ ئەوەی ئومەتێک بێت لەو ئومەتانەی کە خوای پەروەردگار بە هەڵبژارداڵی بژاردووە ئەبێ ئەو سیفەتە لە تیایدا ڕنگ بداتەوە ئەویش ئەوەیە کە هەمیشە هەوڵ بدا کە حرامێکی بینی بە خەڵک بڵێ حرامە کە چاکەیەکی بینی خەڵک دوور بوو لەی پێ ئەمر بە چاکە بکە قەدەغە لە خراپە بکە ئەو کاتە ئەبێتە ئەو ئومەتەی کە خوای پەروەردگار لە قورئانە باسیەکە كنتم خير أمة أخرجت للناس بۆیە ئەبێت ئێمە مسلمان هەوڵی ئەوە بدەین ڕیسالەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگەین ئەو ڕیسالەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو کە هەموو ئیشی پێغەمبەران هەموو کاری پێغەمبەران ئەوە بۆ ئەطیعوا الله واجتنبوا الطاغوت ئەمە کار و عەمەلی هەموو پێغەمبەران بووە ئەمە ڕیسالەی هەموو پێغەمبەران بۆ بەشەریەت کە چیان کردووە ئەطیعوا الله بە ئومەتەکانیان وتووە ئیطاعە و بەندایەتی خوا بکەن واتە دوورکەونەوە لە ئیطاعەتی نەفس دوورکەونەوە لە ئیطاعەتی زاڵم و زۆردارەکان دوورکەونەوە بەڵکو ئیطاعەی خوا بکەن واجتنبوا الطاغوت و دوورکەونەوە لە ملهوڕان و لە زاڵمان و لە زۆرداران ئەوانەی کە خەڵکی ئەچەوسێننەوە ئەوانەی کە خەڵکی والی ئەکەن کە وەکو عەبد سەیری مرۆڤەکانەکەن خوای پەروەردگار ئەم دینەی بۆ ئەوە نارد کە مرۆڤەکان ئازاد بکە نەک مرۆڤەکان کۆی لێی دەسەڵات و حیزب و ئەم و ئەو بکە نەک مرۆڤەکان والێ بکە کە ملکەچی بکە بۆ تیکێنان بۆیە کەواتە واجبی سەرشانی ئێمە ئافرەتێکی مسلمانە کە هەمیشە وا بکەین ئەو ڕیسالەی پێغەمبەران بگەینین بە خەڵکی داوا لە خەڵکی بکەین کە ئیطاعەی خوا بکەن داوا لە خەڵکی بکەین کە دوورکەونەوە لە زاڵم و زۆرداران پەنا و پاڵپشتی زاڵمان و زۆرداران نەبن بۆیە ئەبێت بەڕاستی هەروەکو ئەوەی کە پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسەلام هەستاون پێی هەوڵ بدەین ئێمەش هەستین پێی بەڵام ئەمە بە چی ئەبێ ئەمە بە تاکتاکی یەکمان هەر کەسە لە ئاستی خۆی ئەتوانێ بیکە بەڵام ئەگەر ئێمە دەستە جەمعێک بووین ئێمە کۆڕ و کۆمەڵێک بووین ئێمە حیزب و هینێک بووین ئەو کاتە زیاتر ئەتوانین ڕوبەڕووی ئەم شتانە ببینەوە ئەو کاتە ئەتوانین زیاتر کۆمەڵێ دەستە خوشک بەیەکەوە سەر بکەن بەیەکا و بتوانن چۆن ئەم کۆمەڵگای ئێمە وا لێ بکەن واقعەکەی بگۆڕین بۆیە بەڕاستی ئەمەش بەوا کرێ کە ئێمە دەستباری یەکتری بین هەوڵ بدەین بەیەکەوە تەبابین هەوڵ بدەین یەکڕیز بین بەرامبەر بەوەی کە خەڵکی ئەمر بە چاکە بکەین نەهی لە خراپە بکەین نەک پەرتەوازە و پەرش و بڵاو بین بۆیە ئەبێت ئافرەتی مسلمان هەروەکو باسم کرد هەویەی ئافرەتی مسلمان بریتیە لە ئیمان و ئەخلاقەکەی یعنی کاتێک کە تۆ سەرپۆشەکەت داوە بەسەرتا هەویەکەی تۆ بۆ بەرامبەرەکەت خەڵک سەیری ئیسلامەکە کەواتە چییە ئەو هەویەی تۆ بە قووەت ئەکا بریتیە لە ئیمان و ئەخلاقی جوان کە لە ئافرەتی مسلماندا هەبێت بۆیە من کاتەکە کاتی ڕەمەزانە
ئەوەندە ئیکتیفاکەم بەلایەنە ئیمانیەکە کە باسم کرد